شاری سلێمانی لەگەڵماندایە. ڕامێر سڵاوت لێبێ. کۆبوونەوەی شاندی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەجێندایەکی هەیە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش نزیکەی 15 خولەگە بێکە شاندی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەرپەرشتی هادی عەلی و ئەندامانی تیان واتە سێ ئەندام لە یەکگرتووی ئیسلامی هاتوون لێرە کۆبوونەتەوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی. شاندەکەی یەکگرتوو پێکاتوە لە وەکو ئەمەژەم پێکرد هادی عەلی، فەرهادی مەلا ساڵە و هیوا حامد لە کۆمەڵیش ئەوەی کە پێشوازیان لە بڵێن شاندی یەکگرتوو کردووە پێکاتون لە محەممەد حەکیم و هەروەها ڕێبوار حەمەد و ئاڤان ئەحمەد. ئێستا کۆبوونەوەکە وەکو ئاماژەم پێکرد دەستی پێکردووە. دیارە ئەم کۆبوونەوەی لە کاتێکدا کە ماوەیەکی دوور و درێژە کۆمەڵی یەکگرتوو لەسەر ئاستی باڵا ینی کۆ نەبوونەتەوە. ئەوەی کە من بزانم نزیکەی 4 مانگ دەبێت ینی پێش ئەنجامدانی ریفراندۆمەوە ئەم دوولایانە کۆ نەبوونەتەوە. دیارە ئەم کۆبوونەوانە بۆ ئاساییکردنەوەی وەکو دەوترێت پەیوەندیەکانی نێوان کۆمەڵ و یەکگرتووە. دیارە لە پێشتردا کۆمەڵێک گۆڕانکاری هاتە پێشەوە کە ئەم کۆبوونەوانە یان ئەو پەیوەندیانە پچڕان. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە باسکردن دەبێت لەسەر مەسلەی هەڵوەشانەوەی لیستی خزمەت. ینی ماوەیەک بەر لە ئێستا لیستی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گرفتی تێکەوت. ئەم گرفتە ژوای کرد کە ینی فەیساڵ ئیبراهیم کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لە لیستی خزمەت لە لیستی ئەندامەتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لا ببرێت. دیارە ئەوەش گرفتی خستە نێو لیستەکە. ینی قسەی زۆر کرا لەسەر ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی داوای هەڵوەشانەوەی لیستەکەی کردووە واتە لیستی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دیارە ئەم کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوە دەبێت کە ئەم پرسەی تێدا باز دەکرێت بۆی بگەن بە ڕێگە چارەیەک بزانن لە ئێستا بەداوا بەچی میکانیزمێک ینی درێژە بەکارەکانیان بدەن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئەمە یەک دوو تەوەرێکی تر بۆ مەسلەی ئاساییکردنەوەی وەکو ئاماژەم پێکرد پەیوەندیەکانی نێوان کۆمەڵ و یەکگرتوو دەبێت کە قسەی لەسەر دەکرێت لەم کۆبوونەوەیەدا و دوای کۆبوونەوەکە هیچ قسەیەکیش ناکرەوەی کە من بزانم بۆ ڕاگەیاندەکان، بەڵام ئەو دوو تەوەرە سەرەکی تەوەری کۆبوونەوەکان دەبێت کە قسەی لەسەر دەکرێت. لەبارەی ڕەوشی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێشنیازی پێکهێنانی حکوومەتی کاتی کە هەردوو حیزبیش با بڵێن هەمان پێشنیاریان هەبووە پێشتر، هیچ گفتوگۆیەک ئەکرێت لە نێوان هەردوو حیزب؟ بەڵێ باز لە کێشە و گیرگفتەکانی ئێستا دەکرێت بە تایبەت ئەو خێرانانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەتەوە، بەڵام بۆ پێکەنانی حکوومەتێکی کاتی زانیاریم نییە کە هیچ قسەیە لەم بارەیەوە بکرێت. بەڵام بە دیاریکراوی ینی وەکو باسم کرد ئەم کۆبوونەوەیە لە ئێستادا هەموو لای ئاگادارن کە لیستی خزمەت کێشەیەکی تێکەوتووە. جارێ ئەم کۆبوونەوەیە تەنها باسی سەرەکی لەسەر پرسی ئایندەی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەرەکان بەڕای ئێوە کامانە ئەبن، ئایا هەنگاو هەڵاگیرێ بۆ پتەوکردنی پەیوەندیەکان و بردنەوە دۆخی جاران کە بەرەو یەکلیسیە چوون، بەرەو هاو ئاهەنگی و هاودەنگیە چوون، یان هەروە پەیوەندیەکانیان بە ساردی ئەمێننەوە؟ بەدڵنیایی و یعنی ئەنجامدانی کۆبوونەوە لە دوای ئەم گژیانەی کە هاتنە پێش بە تایبەتی لە دوای ئەنجامدانی ریفراندۆمەوە ینی دووبارە دەستکردنەوە بە کۆبوونەوەکان خۆی لە خۆیدا نەرمینواندنە یان نزیکبوونەوەی یەکگرتوو کۆمەڵە بۆ جارێکی تر لە یەکتر. دیارە من وەکو پێشتر ینی لەگەڵ سەرکردایەتی یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامیشە قسەم کردووە ئەم کۆبوونەوەیە وەکو سەرەتایەک دەبێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو لایەن کە بەهۆی ئەنجامدانی ریفراندۆم ینی بەهۆی ڕاجیایی ئەم دوولایانە لەسەر ئەم پرسە دروست بوو، ینی ئەو سادەی کە یانە و کەلێنەی کەوتە لێوان ئەم دوولایانە دیارە لە ئێستادا هەوڵی ئەوە دەدرێت کە بە ئاراستەی ئاساییکردنەوەی دۆخەکە یان پەیوەندی نێوانیان هەنگاو بندرێت. ئەو کۆبوونەوەیەش سەرەتایەک دەبێت بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان ئەم دوو حیزبە ئاسایی بێتەوە و کۆبوونەوەی تری لە دوا دەبێت. بەڵێ بەڕێست ڕامێر عوسمان پەیامنێرمان لە شاری سلێمانی لەبارەی کۆبوونەوەی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیەوە زۆر سوپاس.